لە کاتێکدا کورد داوای گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان و عەرەب و تورکمانیش ئەم داوایە ڕەت دەکەنەوە و داوای مانەوەی هێزە عێراقیەکان دەکەن. لەم نێوەندەدا ئەنجومەنی عەشایری کەرکووک پێشنیاری پێکێنانی هێزێک لە پێکاتەکانی شارەکە دەکات. العشائر الموجودة في كركوك على مختلفهم من العرب والكرد والتركمان والمسيحيين زۆربەی خێڵەکانی کەرکووک بەبێ جیاوازیان لە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی کۆبوونەوەیەکی خێڵەکیان هەبوو لەگەڵ نوێنەری وەزارەتی ناوخۆ. یەکێک لە بڕیارەکانی ئەو کۆبوونەوەی بوو کە هێزێکی هاوبەش لە کۆی نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمان و مەسیحەکان پێک بهێنرێت بۆەوەی هێزێکی پاڵپشت بن بۆ هێزە لۆکاڵەکانی شاری کەرکووک بۆ بەرقەرارکردنی ئاسایش لە شارەکە و هەروەها بۆ وەشی ڕزگار بین لە گلەی لایەنەکان لە گەڕانەوەی هێزەکانیان و دامەزراندنی هێزی تازە. ئەنجومەنی سیاسی عەرەبی پشتگیری پێکێنانی هێز لە پێکاتەکان دەکات بەمەرجی نەگەڕانەوەی هێزە کوردیەکان. کوردیش سەرباری پێداگیریکردن لەسەر گەڕانەوەی پێشمەرگە پێکێنانی ئەو هێزەی پێباشە. کە خەڵکی کەرکووک تایە بەشدار بێەوە پاراستی کەرکووک باشتر لەوەی هێزێکێک کە بێ نامۆ بێ بە مشکلی بینی پێکاتەکانی کەرکووک. خەڵکی کەرکووک زیاتر دڵنیا بنەوە کە کوڕەکانی خۆیان لە هێزە ئەمنیەکانە بن نەگەوەی کە خەڵکێکە لە دەروی پارێزگاکە بێ شارەزانیە لە بینی مشکلی بینی کورد و عەرەب و تورکمانەوەنەوە ڕەنگە کەسێکی کورد بچێت لە هێزەیە بێ بچێت دیفاع لە عەرەب بکات تورکمانی بکات چونکە خزمین کەسین ئەیان ناسێ. پێشنیاری پێکێنانی هێزی هاوبەش لە کەرکووک لە کاتێکدایە پێکێنانی هێزێکی لەم شێوەیە لە پێکاتەکان لە قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەددینیش بڕیاری لێدراوە. ئەو هێزەی دیارەکە بڕیار بوو تەشکیل بکرێ. هێزێکی ئەو هێزە تەشکیل کراوە بۆ هەرسێنێتەوەی کورد عەرەب تورکمان لە شاری خوڕماتوو دیار هەرێک بە ڕێژەی 150 کەس. ئێمە بەپێی ئەو ڕێنمایەنەی کە بۆمان نێردرا بوو ناوەکانمان گڵاڵە کردو و ناردومانە، بەڵام تەواوی هوردەکاریەکان ئەمێنێتەوە بۆ سەر ئەوانی مە نازانین تەشکیلە ئەو هێزە بەچی شێوەیەکە کرێ لە ئاسی فەوژە لە ئاسی لیوایە و کێن ئەو کەسانەی کە ئەبنە فەرماندەی ئەو هێزانە. وتەبێژی حەشدی شعبیش دەڵێت کابینەی پێشووی حکوومەتی عێراق پێکێنانی هێزە هاوبەشەکەی خوڕماتووی بۆ کابینەی نوێ جێهێشتووە. ئەو ناوەکان ئێمە کە داوایان کرد هێزی ڕەدەسەریە 450 تەوامان کرد یان ئوسولی قانونی چی گەرەکە وزارە داخلیە دامانە پێ خۆتە زانیت تەشکیل حکوومەتە ئەمەش مالیەیە و پارەیە و تازە حکوومەت کێ و وەزیر داخلیە هەموو ئیدای ئێمە ئەوەی کە داوایان کرد ئێمە تەوامان کردە باقی لەسەر ئەم حکوومەتە کە تازە بێتەوە تەشکیلاتی و ئینشەڵڵا ئێوەش ئێمە هێوەدارین ئەو ڕێ بکەوێ ئەوەش ئەوێ. چۆنیەتی ئیدارەدان و بەڕێوەبردننی ناوچە کێشە لەسەرەکان کرۆکی ناکۆکی نێوان پێکاتەکانە کە هەر یەکەیان دەیانەوێت لە ڕێگەی هێزەوە دەسەڵاتی خۆیان لەو ناوچانە بچەسپێنن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.